ئەی کورێلۆ باشە کوت زانی کە هاوڕێیان ئەو ئانۆیە لەو ماوانە هۆتێلێک لە قومارخانە هەبووە. کاگانۆ چۆنی؟ باش کاگانۆ؟ هەلۆ کاگانۆ کۆی؟ باش بەڕێز وەڵە من ستیڤم بەرەبەری نووسینگە کاگانەوە جەنابەت کاکە بمدێ کاگانۆم دێ لەگەر تا ئەو لەگەڵی قسێ دەکەم. چێ جەنابەت؟ نام قادر نادرا جەناب وەزیر لە کۆبوونەوە برای بڕێز کورە لە تەنیشتە چاوەکەم ئێستا قسەی لەگە کردم بە قوربان ئێستا قسەی لەگە کردم ئەی بە ئەی ئێستا قسەی لەگە کردم ئەگە نادا من ئەو زانیاریانەی هەیە ئەم بڵاو دەکەمەوە ئەو زانیاریانەی باشە باش یەک دقا کاگانۆ ئەلە ئێلۆ ڕۆیشتی برا من پرسیارم لێ دەکردی تەمەشاوەش هەرات تا ئەندرۆژ دەکەن هەردووچیان یەک ئانۆ قەفاتی کرد دوو ئەوە سکرتێرەکەیت کاکە لە دوو مانجی ڕابردوو کابراەک بە ناوی زیاد مەسیحیە نادی مەشروبات و تێلە چیە و تێرەکەی کاری بەدڕۆشتی دەکات غورفەی بەکرێداوە بە ژنی لە شۆش قایم زانیتی دەی قەپات کردیە ئەوە داوای لێ کردیە نابی قەپات بکرێ و نابی غرامەش بکرێ لە شەوی سەری ساریش قایم برێم ئەو ئانۆیە قماری کردیە 22 دەفتەری دۆڕاندیە باشە تەسویر کرایەک گوتبی نادەم وتیان تەسویرەکەت بڵاو دەکەنەوە ئێستا نیوەی پارەکەیدایە تاان پێشترش ئەو وەزیرە مشەڕەفەی ئەوە سەردەمینێ چیری بوو ئێستاش نازام لەگەت چێ لەگە مەسرۆریان نا 6 داوای یاسایی لەسەر بووە ئەوە نوێنەری پارتیە لە ناو مەسیحیەکان ئەوە تا ئەوە جار بەخۆی قەپاتی کرد دوای ئەوە سکرتێرەکەی تەلەفۆنی کرد ئەویژە ترسان قەپاتی کرد هەر بۆ زانیتە باشە هیچیان لێ بکەی کاکە هەر یەکێک دەگری ئەزە بە من دەڵێن یەک دەرە ناود بدە یەک دەرێ دەنگ ناود مەدە کاکە ئەوەیە ئەنیەم دەمەیە بەدوات چوم بکەم وەکو ڕۆژنامە نووسێک پرسیاریان لێ بکەم هەموو ئاوا هەردێتن ئێم قوڕی چێ بەسەری خۆم بکەم کاکە گە سبەی وڵاو تۆ دەرێت تا شیرمان پێ دەکرێ ئێ وەرە بڵێ ڕاست نییە وەرە جواب دەوە کاکە گە لە خۆت ناترسی